مرۆڤ هەر لە سەرەتای دروستبوونیەوە لە سەرزەوی بە کۆمەڵە باوەڕ و قەناعەتێکەوە لەگەڵ ژیاندا ڕۆیشتووە. گەلەی کوردیش وەکو هەموو خەڵکانی سەرگۆی زەوی لە هەر سەردەم و بە کۆمەڵە باوەڕێک پایبەند بووە. ئەگەر سەرەتای سەرهەڵدانی ژیانی کوردان لە ناوچە شاخەواییەکان بوو بێت، ئەشکەوتەکانیش یەکەمین مەنزڵگای مرۆڤی سەرەتایی بوو بێت و ژیانی ڕۆژانەی و پژێوی لەسەر ڕاوی گیانداران و سەوزایی لاپاڵی چیا و دەشتەکان و بەری درەختەکان بەڕێوە چوو بێت. هیچ جێگای گومان و سەرسوورمان نییە مرۆڤی کۆنی کورد خۆر و مانگ و ئەستێرە و لافا و باران و دیاردە سروشتیەکانی دیکەی پەرستی بێت. ئەمە جگە لە پەرستنی ئەو گیانەوەرانەی لێی دەترسا وەکو شێر و گورگ و مار و ئەوانەی دیکە، یان ئەوانەی سوودی بۆیان هەبوو وەکو مانگا و بزن و ڕەشەوڵاغ و گیانەوەرانێک وەک ئەمانە. بەرەو پێشچوونی ژیان لای کۆمەڵگای کوردستانی کۆن و سەرهەڵدان و گەشەکردن و پێشکەوتنی پەیوەندی کۆمەڵایەتی و ژن و ژنخوازی و مامەڵەی بازرگانی وایان لە کورد کرد لە پەرستنی سروشت و دیاردەکانی دەوروبەری دەسەڵگرێت و بیر لەوە بکاتەوە خودا لە شێوەی بۆ دروست بکات و بیپەرستێت، وەک بۆتێک بۆ خودای جوانی و بۆتێکی دیکە بۆ خودای داهات و زیادکردنی سەرمایەکەی و دەیان بۆتی هاوشێوەی دیکە. هۆکاری هەرە زۆری باوەڕمەند بوون بم بۆتانەش ئەوە بوو کە ئەوان پێیان وابوو ئەم بۆتانە لە خوداوەندی بنیاتنەری زەوی و ئاسمان نزیکیان دەکاتەوە. لەمەوە یەکتاپەرستی لە دەوڵەتی میتانی لە نێوان هەردوو زیخاپور و بەلێغ لە 1200 پێش زاین سەری هەڵدا. بەر لەوەش پەیامبەرێکی وەک ئۆتۆنابەشتم ناسراو بە نۆح لە میزۆپۆتامیا دەرکەوت و داوای یەکتاپەرستی کرد، بەڵام دوای تەمەنێک لە بانگەواز تەنیا کۆمەڵێکی کەم بوونە هاوڕێی و باوەڕیان پێهێنا. بەمەش ئەم کۆمەڵە باوەڕدارە بەپێی تۆماری دەقە ئاینیەکان لەو لافاوە ڕزگاریان بوو کە ناوچەیەکی دیاریکراو لە خۆرهەڵاتی ناوەڕاستی گرتەوە. دواتر بەهۆی کەشتیەکەیەوە لەسەر چیایە کە پێدەچێت جۆدی بێت نیشتەوە و ڕزگاریان بوو. دواتر پەیامبەرێکی تر بە ناوی ئیبراهیم کوڕی ئازەر لە شاری ئۆری سومەری لە 1200 پێش زاین دەرکەوت. دوجار لە ئەنجامی هاوکاری نەکردنی خەڵکانی ناوچەکەی ڕێگای شامی گرتەبەر. دواتر بەرەو میسر و دوجار بەرەو نیوەی دورگەی عەرەبی ڕۆیشت تا لە شاری مەکەی ئەمڕۆ لەگەڵ هاجەری خێزانی و ئیسماعیلی کوڕی کەعبەیان دروست کرد. ئیتر بۆ دوجار ئیبراهیم لەو ناوچە عەرەبیە گیرسایەوە. زەردەشتی کوڕی پورشاسبیش لە هەرێمی ئازەربایجان و لە ساڵی 630 پێش زاین بووە. پەیامبەرێکی تر و بە بانگەشەی ئاهورامەزدا خودای چاکە و ئەهریمەن خودای خراپە خەڵکی کوردستانی هاندا بوو بۆ لایەنگری خۆی، بەڵام دیسانەوە ئەم پەیامبەرەش لەلایەن خەڵکەوە پێشوازێکی ئەوتۆی لێ نەکرا، ئەگەرچی لە سەردەمی پادشای میدی کەی ئەخسار و بۆ ماوەیە کرا بە ئاینی ڕەسمی دەوڵەتی مات. ئاینی جوش بەهۆی ئەبوو خۆزنەسەری کوڕی ئەبوو بلاسەری کەلدانی لە سەدەی 6 پێش زاین دوای ڕاپێچکردنی 3000 جوولەکە لە ئۆرشەلیم بۆ ناوچەی ژێردەسەڵاتی گەیشتە ناوچەکانی کوردستان. ئەوەش بەهۆی ئەوەی کە ئەو پادشا کلدانیە زاوای کەی ئەخساری پادشایی ماد بوو. ئاینی مەسیحیش لە سەرەتاکانی سەدەی 1 پێش زاین لەلایەن مژدەدەری مەسیحیەکانەوە لە کوردستانی ڕۆژئاوا و لەوێەوە بۆ زۆربەی ناوچەکانی کوردستان بڵاو بووەوە. لە سەدەی 3 زاینیش کەسایەتیەکی تر بە ناوی مانی لە ئیمپراتوریەتی ساسانی کەوتە بانگەشەی پەیامبەرایەتی. کوردیش هەندێکیان لە پاڵ ئاینەکانی بۆتپەرستی و زەردەشتی و جوو و مەسیحی شوێنی کەوتن. نەک هەر ئەمە، بەڵکو ساڵی 487 زاینی هەر لەناو ئەو ئیمپراتوریەدا کەسایەتیەکی تر بە ناوی مەزدەک کوڕی بامداد بانگەشەی پەیامبەرایەتی کرد کە دیسانەوە کوردیش لە پاڵ فارس و عەرەبەکان کۆمەڵێک شوێنی کەوتن. ئەمە و لەلایەکی ترەوە لە پاڵە و ئاین و بیرروباوەڕانەدا چەندین ئاین و بیرروباوەڕی تر سەریان هەڵدا وەک ئیزەدی و ماندایی و کاکەیی و مەرقیونی و دیسانی و چەندین ئاینی دیکە. دانیشتوانی کوردستانی کۆن و کورد کەم تا زۆر کەوتنە شوێن کەوتووی ئەم باوەڕانە. هەندێکیان هەنووکەش بوون و هێزی خۆی لای کورد و لای کوردستاندا هەرماوە وەک ئیزەدی و کاکەیی. لە ساڵی 636 زاینیش ئاینی ئیسلام گەیشتە کوردستان و بەم شێوەیە قۆناغی مێژووی کۆن کۆتایی پێهات و قۆناغی مێژووی ناوەڕاست دەستی پێکرد. بەمەش کورد ڕوبەڕووی ئاینێکی نوێ کە ئیسلام بوو کرایەوە.
بینەرانی خۆشەویست ئەم کاتە و هەموو کاتێکتان باش من ڕێبازی کەریمیم و وێڕای هاوکارانم دیسانەوە بۆ پێشکەشکردنی ئەڵقەیەکی دیکەی مێژووی کورد هاتوونەتەوە خزمەتتان هیوادارم تا کۆتایی بەرنامەکە لەگەڵمان بن و زانیاری پێویست لەسەر مێژووی نەتەوەکەمان کە تەنیا ئامانجی بەرنامەکەش تەنیا و تەنیا گەیاندنی ئەو زانیاریانە بە نەسڵی نوێی نەتەوەی کووردا بەدەست بێن و بەرنامەکەش بە ئامانجەکەی خۆی بگات بەڕێزان تا ئێستا 5 ئەڵقەی بەرنامەی مێژووی کوردمان پێشکەش بە ئێوە ئازیزان کردووە لەم 5 ئەڵقەیەدا هەوڵماندا مێژووی کۆنی نەتەوەکەمان بە شێوەیەکی زانستیانە و بە دوور لە خەیاڵات و ئەفکاری دوور لە ڕاستی و دەمارگرژی نەتەوەیی و ئاینی و ئایدئۆلۆژی لەسەر زاری یەکێک لە شارەزایان و پسپۆڕانی ئەو بوارە واتە مامۆستا کەیوان ئازاد ئەنوەر بخەینە بەر باس و قسەی لەسەر بکەین لێکۆڵینەوە وتوێژ لەسەر مێژوویەک کە بە هەزاران ساڵی لێ تێپەڕ بووە و بە تایبەتی مێژووی نەتەوەیەک کە بەڕوونی مێژوەکەی لەسەر دەستی خۆی تۆمار نەکراوە بەڕاستی کارێکی قورس و لە هەمان کاتیشدا زۆر هەستیارە هەروە کە ئاماژەم پێدا ئەگەر نەڵێین هەمووی بەڵام زۆربەی هەرە زۆری مێژووی ئەم نەتەوەیە لەسەر دەستی دراوسێکان و تەنانەت نەیارانی شێوە تۆمار کراوە هەر بۆیە قسەکردن لەسەر ئەم مێژووە کۆنە ئاڵۆزە بەڕاستی زۆر زیاتر لە 5 ئەڵقەی دەبێت بەڵام ئەم 5 ئەڵقە هیوادارم وەکو دەواازەیەک بێت لە مێشکی بینەری کورد بۆ ئەوەی خۆی زیاتر بە خوێندنەوەی ئەم مێژووە سەرقاڵ بکات تا ئێستا ئەوەی کردومانە قسەکردن هەر لە یەکەمین ڕۆژی دەرکەوتنی کورد لە مێژوودا بووە تا سەدەکانی ناوەڕاست واتە هێرشی سوپای ئیسلام بۆ کوردستان و دەوروبەری کە دیارە بەداخەوە توانیان بەهێزی شمشێر ئەم ناوچانە بخەنە ژێر ڕکێفی خۆیانەوە و خەلافەتە ئیسلامیەکەیان بۆ ساڵەهای ساڵ باڵی بەسەر ئەم خاکەدا کێشا کە تا ئێستاشی لەگەڵ بێت خاک و ماڵ و سەر و سامان و کەلتور و زمان و باوەڕ و سەرجەم تایبەتمەندیەکانی ئەم گەلەیان خستە ژێر کاریگەری بیرکردنەوەی خۆیانەوە لە بەرنامەکەی ئەمڕۆماندا بووم بە میوانی شارەزایەکی دیکەی بواری مێژووی کورد واتە مامۆستا جەلیل ئازادی خواست قسە و باسی ئەم ڕۆژمان تەرخان دەکەین بۆ بیر و باوەڕی کۆن لای کورد تا هاتنی سوپاکەی ئیسلام و داگیرکردنی کوردستان هەر لە یەکەمین ڕۆژەکانی دروستبوونی مرۆڤەوە تاکو ئێستا مرۆڤ تابعێک بووە لە شەرایەتی دەوروبەری خۆی واتە مرۆڤ لە هەر ژینگەیەکدا ژیا بێت ئەو ژینگەیە کاریگەری بەسەر شێوازی بیرکردنەوە و شێوازی ژیان و هەڵسوکەوت و دابوونەریت و بیرروباوەڕیەوە هەبووە نەتەوەی کوردیش لەم ڕاستیە بەدەر نییە هەر بۆیە ئەگەر سەرهەڵدانی ژیانی نەتەوەی کورد لە ناو چەشاخاویەکان بوو بێت و ئەشکەوتەکانیش یەکەمین مەنزڵگای مرۆڤی سەرەتایی بوو بێت و ژیانی ڕۆژانە و بژێوی ژیانی لەسەر ڕاوی گیانداران و سەوزایی لاپاڵی چیا و دەشتەکان و بەری درەختەکان بەڕێوە چوو بێت هیچ جێگەی گومان و سەرسوورمان نییە مرۆڤی کۆنی کورد خۆر و مانگ و ئەستێرە و لافا و باران و دیاردە سروشتیەکانی دیکەی لەم چەشنەی پەرست بێت ئەمە جگە لە پەرستنی ئەو گیانلەبەرانەی لی دەترسا وەکو شێر و گورگ و مار و هەروەها ئەو گیانلەبەرانەی سوودیان بۆی هەبوو وەکو مانگا و بزن و ڕەشەوڵاخ و سەرجەم ئەو گیانلەبەرانەی دیکە کە بە شێوەیەک لە شێوەکان سوودیان پێگەیاندووە بەرەو پێشچوونی ژیان لای کۆمەڵگەی کوردستانی کۆن و سەرهەڵدان و گەشەکردن و پێشکەوتنی پەیوەندی کۆمەڵایەتی و ژنخوازی و مامەڵەی بازرگانی وایان لە کورد کرد لە پەرستنی سروشت و دیاردەکانی دەوروبەری بیر لەوە بکاتەوە خوددا لە شێوەی بت دروست بکات و بیپەرستێت وەک بتێک بۆ خودای جوانی بتێکی دیکە بۆ خودای داهات و زیادکردنی سەرمایەکەی و بتهایەکی دیکەی لەم چەشنانە بۆ تاوتوێکردنی زیاتری ئەم پرسانە و دەستپێکی ئەم بەشەی مێژووی کورد دەچینە لای مامۆستا جەلیل ئازادی خواز و دواتر لە کۆتایی بەرنامەکە دێمەوە لاتان دیارە کە باس لە کۆمەڵگای کوردەواری یا لە کۆمەڵگای کورد دەکەین لە سەردەمی پێشهاتنی ئیسلامدا بۆ دەڤەری کوردستان بۆ ناوچەی کە ئەمڕۆ ئێمە ئێستا پێی دەڵێن کوردستان ڕاستەوخۆ گرێ دەدرێتەوە بە دەسەڵاتداری و حکومڕانی ساسانیەکانەوە کاتێکە بە دەسەڵاتداری ئەوانەوە گرێ دەدرێتەوە دیارە ئێمە دەچین لەناو ئەو پێکهاتە کۆمەڵایەتی و ئابووری و کەلتوریەی کە لە دەورانی ساسانیەکاندا هەبووە
ئەگەرچە هەندێک بیر و بۆچوون و باوەڕ هەیە لەسەرەوەی کە ساسانیەکان خۆیان بۆ خۆیان کورد بوون و هەندێک لە مێژونووسان دەیگەڕنەوە بە ئەوەی کە ئەمانە لە بنەچەک و لە ڕۆچەڵە کات دەچنەوە سەر شوانکارەکان کە کاتی خۆی لە دەڤەری پارس بوون و لە ناوچەی پارس بوون لە تێی گۆڕانکاریکی زەمەنی هەندێک درێژدا ئەمان توانیوانەکە دەسڵات بگرن بەدەستەوە و پێکاتە سیاسیە لە وڵاتی ئێراندا ئەو دەمەی نەژدی ئێران بەبەستمانەکە بە قەوڵی گریشمەن بەڕێوە بەرن هەرچەند باس لەوە هەیە کە ئەمە خۆیان لە ئەسڵا کوردن بەڵام ئێمە باسەکەمان ئەوە نیەوە ئێستا منیش نامەوێت بچمە سەر ئەوەی کە ئەو بۆ چوونە چەندە لەگەڵ واقع دێتەوە چەندە لەگەڵ واقع نایێتەوە بەڵام ئەگەر باس لەوە دەکەین کە پێشەوەی ئیسلام بێتە ئەم ناوچەیە دیارە ئەو دەسڵاتی سیاسیە هەبووە و دەسڵاتی سیاسیە بە خۆی پێکاتێکی کۆمەڵایەتی و ئابووری و کەلتوری هەبووە و جۆرێک ڕواڵەت بەندی هەبووە کە ئەو ڕواڵەت بەندیە توانیوێتی کۆی ئەو کۆمەڵگای ئیدارە بکات لەم نێوەدا هەندێک شت گرنگە کە بە بەرجەستەی ئاماژەی پێ بکرێت دیارە ململانی دینی هەبووە لە کۆمەلگای ئەو دەمی کوردەواریدا کە بەشێک بۆ لاو ئیمپراتۆری کۆنی ئێرانیا لە ئیمپراتۆری ساسانیەکان وکو بەشەکانی تریە وڵاتە ململانیکی زەخ و بەرجەستەی دینی هەبووە ئەو دەمە ساسانیەکان لایەنگریان لە دینی زردەشت کردەوە دینی زردەشت دینێک بوو کە بە ڕسمی ئەوان لە دیوانی خۆیاندا ڕایان گرتەوە ئاینێک بوو کە سەرتاسەری ئیمپراتۆریەکەیاندا ئەوان پروپاگاندیان بکردەوە هەوڵی گوستەرش و بڵاوکردنەوەیان داوە بە حەدە دەسڵاتداری ئەم ئاینە زۆر بووە کە هەتا ملە بەملەی کردووە لەگەڵ دەسڵاتی سیاسی و لەگەڵ ئیمپراتۆرەکانی ساسانی لە هەندێک شوێن داوای کردو تەنگی هەڵچنیەوە بە شاهانی ساسانی و زۆری بۆ هێناون چ لە بڕیاری سیاسی چ لە بڕیاری کۆمەڵەتی و هەتا لە بڕیاری سەربازیشدا لەبەرەوە دەبینین ئاینی زردەشتی زۆر بەهێزە لەم دەورەدا و دیوان سالاریکی تایبەتی بۆ خۆی هەیە و مخەکانی زردەشت و مەلاکانی ئاینی زردەشت باوە پێ بڵێن دەسڵاتێکی فەوق العادەیان هەبوو لە ڕوبەری سیاسی و فەرهەنگی و ئابووریدا کە ئەو دەسڵاتە وای لێکردون بتوانن بە ئاسانی دەخاڵەت کەن لە کاروباری دەوڵەتی ساسانیدا ئەم دەسڵاتە بۆتە هۆی سەرکوتانەوەی کۆمەڵێک لەو دینانی تر کە لە پراوێزی کۆمەلگای ئێراندا ژیاون یان مەودا و مەجای سەرهەڵدانی ئازادانیان نەبوو بە ئەوی خۆیان تعبیر بکەنەوە و خۆیان بەرجەستە بکەنەوە لەو دینانە دەتوانین باز لە مەسیحیەت بکەین ململانی ئاینی زردەشتی و مەسیحیەت گرنگە بە حەدێک بۆ کە سەرڕای ئەوەی ئاینی ڕسمی و زردەشتێت مەسیحێتی خستوەتە پەراوێزی خۆیەوە و لێ یاوەوە سەرویسی کوتاوەتەوە و ململانێکی توندی هەبوو لەگەڵی بەهۆی ئەو ناڕزایانی کە کەڵەکە بووە لەسەر یەک لە لای مەسیحەکان و دەرفەتی دەربڕینی خۆیان و بەرجەستە بوونەوەی خۆیانیان نەبووە بە پێی هەندێک لە مێژونووسان باوەڕیان وایەوە قەنەعاتیان وایە کە لە سەردەمی هاتنی ئیسلام بۆ ناوچەکە و ئاشنابوونیان لەگەڵ دەوڵەتی ساسانی و ئەوەڵێن ڕوبەڕووبوونەوەکانیان کە لە منطقەی زیقار ڕوودەدا و ئەوانە مەسیحەکان ئامادەیان هەبوو ینی ئەو پتانسیۆلایان تێدا بوو ئەو ویست و خواستیان تێدا بوو کە هەر دەسڵاتێکی تر یا هەر هێزێکی تر ڕوو لە ئەو سەرزەمینەی ئێرانی ئەو کاتە بکات ئەوان پشتیبانی لێ بکەن بەوەی جۆرێک ناڕزایەتی سیاسی هەبووە تەوجیه بەوە دەکەن دەڵێن لە هەموو دنیادا کاتێکە ناڕزایەتی سیاسی دەبێت و خەڵک لە ڕووی سیاسیەوە لە دەستگا و پێکاتی سیاسەکەی خۆی نیگەرانە و وەڵامی ناداتەوە داواکانی جێبەجێناکە ئامادەگی ئەوەی تایە کە ئەگەر لایەنێکی تر هات بەرەو ئەو لایەنە بڕوان نمونەی تاریخیش دێنەوە وەکو هاتنی ئەسکەندەر و زۆر مەسئلەی و تر کە باسی دەکەن دەڵێن ئەمە ناڕازیە هەیەک هەبووە کە بۆتە هۆی ئەوە هەتا لە ئیسلامیشدا بۆ هاتنی هەندێک لە مێژونووسان باسی ئەوە دەکەن ممکنە ئەگەر سەری بلازڕی یاقوبی یا یارشاتر یا تەبەری بکەین بە وردی هەندێک شت لەو بارا باز دەکەن بە هۆکاری شکانی ساسانیەکان لە مقابل ئیسلامدا ڕەنگەیەکی لە هۆکارەکان ئەو ململانی دینیە بێ هەیە جگاوەی کە ئەم ململانی زۆر تند بۆ لە نێوان مەسیحیەکان و زەردەشتەکانە ئێمە ئاینی دیکەشمان هەبووە کە ڕوویان کردوتە ئەم سەرزەمینە کاتی خۆی مەسەلەن ئێمە زەروانیەتمان هەبووە کە زەروانێتیش دینێک بۆ لەو دینانی لەو سەردەمەدا هەبووە هەندێک پێیان وایە هەتا پێشینە مێژوویەکەی لە ئاینی زەردەشتیش کۆنترە بەڵام نەیتوانیوە بەرحەڵ ئەو فاکتەرانی کە ئەبێتە هۆی گەشەکردن و بڵاوکردنەوە و ڕەخسان و سەرهەڵدانی بۆی نەڕەخساوە نەیتوانیەوە دەسڵاتیش مەیلی پێی نەبووە لە هەمان کاتدا دینە دیوانەکەیش چەوساندوێتەوە بەس ئەمە ژێکی تر بووە لەو فاکتەرانی کە توانێتی ململانێ بکە یا هاتنی بوداییگەری بۆ ئێران و بودیزم کە دێت بۆ ئێران یەکێکی تر لەو ململانی دینیانەیە کە لە دەڤەری ئەو دەمەی کوردستان و لە دەڤەری کۆی دەسڵاتی ساسانیەکاندا سەر هەڵدەدا کاوە ئێمە دەتوانین بڵین لەو کاتەدا ململانی دینی هەبووە ئەم ململانی دینیە بەلای کەمەوە دەتوانێت لە چوار
ئەوە ڕگەزی دینیدا بە بەرجەستەی خۆی بنوێنێ ململانێکی توندی نێوان مەسیحیەت و نێوان زردەشتێت و زەروانیسم و بودیزم و کۆمەڵێک ئاینی دیکە کە ئەو سەردەمە هەبوونوە دەسڵاتی زاڵیش دەسڵاتی ئاینی زردەشت بووە کە هەموو ئەوانی تری خستۆتە پەراوێزەوە گفتمانەکەی بۆ بە گفتمانی کە ڕێگای چەکەرەکردن و سەرهەڵدانی ئەوانی نەداوە ئەمە لە ڕووی ئاینیەوە دەبینین کە ئەم فرەچەشنیە هەیە و ئەم ململانی توندە لە نێوانی ئەم دینانەدا هەیە دیارە وەختی کە ئەم دینانە هەن یا ئەم ئاینانە هەن فرەچەشنی ئاینی فرەچەشنی فەرهەنگی و کەلتوریش لەگەڵ خۆی دێنێ ئۆمپراتۆری ساسانی ئیمپراتۆریشی گەورە بووە کە سەر ڕای ئەوەی کە فرەچەشنی کەلتوری تێدا بووە فرەڕەنگی زبانی و فرە جوگرافیای جیاوازی هەبوو ئەم جوگرافیا جیاوازانە هەم لە ڕووی جوگرافیای سیاسیەوە هەم لە ڕووی جوگرافیای ئینسانیەوە هەم لە ڕووی جوگرافیای فەرهەنگیەوە زۆر ڕەهەندی بەربڵاو و فرەچەشنیان خوڵقاندەوە ئەم فرەچەشنیانە ملە بە ملەیەکی بەردەوامیان هەبوو لەگەڵ یەکوە دەرگیر بوون جگە ئەوەش لەناو خودی ئەم پێک هاتە کۆمەڵایەتی کە ئێمە باسی دەکەین لە ڕووی باری ئابووری و اقتصادی و کۆمەڵێک ترم هەبووە یا کۆمەڵێک پێوەەر هەبوو کە ئەو کۆمەڵە پێوەرانە لەسەر ئەو ململانی دینی و کەلتوریانی کە لەناو کۆمەلگای ئێمەدا هەبوون کاریگەر بوون بێ تەسیر نەبوون مەسەلەن ممکنە زەمینە خۆشکەر بوون بۆ بەردەوامبوونی دیسکۆرسی زردەشتێت لە وڵاتی ئێرانی ئەو سەردەمە و دەڤەری کوردستاندا و هەروەها لە پەراوێزمانەوەی وتارەکانی تر کەلتورەکانی تر و دینەکانی تر بۆ نمونە لە دەوڵەتی ساسانیەکاندا ئینسان بە پیشەوە لەدایک دەبێت ینی گۆڕانکاری کۆمەڵایەتیەکان و ئازادی و ئینتیخاب و اختیاری خۆی دەور نابینێت تۆ لە هەر چینێک لە هەر توێژێکی کۆمەڵایەتی لە هەر پێگەیەکی کۆمەڵایەتی لەدایک دەبی لەو پێگە کۆمەڵایەتی دەمێنیتەوە یعنی لە ڕەوەندی ژیانی کۆمەڵایەتی خۆتا لەو سیستەمە کۆمەڵایەتیە کە هەیە تۆ مەفەڕی گۆڕانکاریەکانت زۆرتر نییە ئەگەر لە خانەوادەیەکی ئاینی زردەشتیدا لەدایک دەبیت و باوکی تۆ یا باوکی من یا ئەو کەسی کە لەو بنەماڵەیەدا لەدایک دەبێ پیشەی باوکی مۆغا کوڕەکەی ڕاستەوخۆ پیشەکەی باوکی ممارسە دەکاتەوە ینی دەمێ بڵێم نەوەی کاستی تەبقاتی هەبوو کە ئەو کاستە لەسەر پیشەکانیش تەسیری داناوە ئەوە بووە کە ئەگەر ئاسنگەر بووە بنەماڵەیەک ئاسنگەر بووە دیارە منداڵەکانیشی پیشەی باوکیان هەڵگرتوێتەوە ئەگەر مخ بووە منداڵەکانی پیشەی باوکیان هەڵگرتوێتەوانێ ئەگەر جوتیار بۆ کشت و کاڵی کردووە منداڵەکانی ئەو پیشەی باوکیان هەڵگرتوێتەوە لێرەدا جیالەوەی کە ئەو کاستە تەبقاتیە ڕێگا دەبڕێت لە بەربڵاوبوونەوەی کۆمەلگاوە لە گۆڕینی پیشەکانەوە لە پیشەیەکەوە بۆ پیشەکەەوە جێگەی سەر ڕایەوەی ئازادی هەڵبژاردننی کارت لێ دەگرێت سەر ڕای ئەوەی خۆی دەبێتە میکانیزمێک بۆ مەسلەی چینایەتی و چەساندەوە لە بواری ئاین و کەلتورا دیسانەوە خزمەتێکی گەورە دەکاتەوە بە ئاینی زردەشتی بۆی ئاینی زردەشت ئاینی دەسڵاتە ئاینی حکوومەتە ئاینی دیوانە ئاینی دەوڵەتە و شتێکە کە دەسڵات بە دوایەتی و بەرەبەرە دیباتە پێشەوە و گەورەی دەکات و لانسەی دەکات وەختێک کە ئەمە ئیدامە بە حیاتی خۆی دەدا ینی ژیانی خۆی درێژ دەکاتەوە لەسەر ڕەچەڵەکی ئێرز بێگومان پەراوێز دەخات دینەکانی تر کەلتورەکانی تر فەرهەنگەکانی تر ئەم لە مەملەی کاملەن دیار بووە ڕاستە ڕوونە کە هەموو مێژنووسانی شووانی کە لەسەر ئێران لێ کۆڵنەوەی وردیان هەبووە کە ئێمە زۆرتر منزورمان دەڤەری کوردستانە لەو سەردەمەدا ئاینی زردەشت ئاینی باڵا دەست بووە بە هەندێک وردەکاریەوە بۆشمان دەردەکەوێت ئێمە لەو دەمەدا کە عەرەب ڕوو لە کوردستان دەکەن و دێنە ناوچەی شارە زۆر و دێنە منطقەی عێراق و بە کوردەکەی دوای شەڕی زیقار و دوای شەڕی قادسیە کە تیسفۆن گەمارۆ دەدرێت و پاش گەمارویەکی کورد لەلایەن سوپای ئیسلامەوە دەگیرێت و بەسڵاح فەرماندەهانی سوپای ساسانی هەڵدێن و عەقەب نشینی دەکەن و ئەو دەمەیەکی تر عێراق دەکەوێت و عێراقی عەجەم با بڵێن یا عێراقی ئەو کات دەکەوێتە دەست سوپای ئیسلام لێرە لە کوردستان ئاینی زردەشتی باڵا دەست بووەوە نمونەی زۆر هەن بۆ ئەوەی نیشانمان لە هەر ئێستاش ئێمە سەیری وەسعەتی هەورامان بکەین سەری دەبەرەکانی تری کوردستان بکەین ئەو نەزرگە و شوێن و بینا و ساختمانانی کە ماونن و ئەو ناوانی کە لە زماندا جێماون و ئەو واژانی کە لە زماندا ماونەتەوە هەموو نیشانی ئەوە دەدەن کە لەم دەڤەرەدا ئاینی زردەشتی هەبووە مەسەرەن پیرەکانی هەورامان هەموو ئەم پیرانە ئاماژەیەکن بۆ ئەوەی کە لەم شوێنەدا زردەشت هەبووە وتاری باڵا دەست بووە ئاین بووە و توانیوتی خۆی ڕابگرێت و بێسڵاح لەو سیستەمە ئیجتیماعیی کە لەو وڵاتەدا هەبووە نەقشی هەبێت جگە ئەوە دەبینین مەسەلەن
باس لە مەسلەی پیرشالیار دەکرێت و باس لە دانش و هوشیاری و ئاگای پیرشالیار دەکرێت باز لە کتێبێ دەکرێت بەناو معریفەتی پیرشالیار گەرچە و کتێبە تا ئێستاش دەست کەس نەکەوتو کەس نەیبینیەوە بەڵام وەک فارز دەڵێ ئەگەر شتێکی چکۆ لەنەوێ خەڵک شتی گەورەش ناڵێ هەندێک شعر نەقل بۆ دەم بەدەم هاتووە ئەگەر بە تاریخی شفای و بە ئەدەبی شفایش حسابی بکەی وەک تاریخی شفایی وەک ئەدەبی شفایی ئێمە هەمانە واقعێتێکە و دەیبینین و دەزانین. یەکێکی دیکەی لەو کەسانەی کە دواترەکان بانگەشەی پەیامبەرایەتی کرد کەسێکی عەرەبی بە ناوی محەممەد کوڕی عەبدوڵڵا بوو کە لە تەمەنی 40 ساڵیدا و لە ساڵی 610 زاینی پەیامبەربوونی خۆی ڕاگەیاند. بنکەی سەرهەڵدانی ئەم ئاینە شاری مەکە و پێتەختەکەشی شاری یەسرەب واتە مەدینە بوو لە نێو دورگەی عەرەبی بەڵام زۆری نەبر بەهۆی شەڕ و کوشتارەکانی ڕووبەرێکی زۆری ئاسیا و ئافریقای گرتەوە و خاکی دەیان نەتەوەی وەکو عەرەب و تورک و فارس و کورد و تورکەمان و ئازەری و زۆرێک نەتەوەی دیکەی بە زەبری شمشێر داگیر کرد. کوردستانیش بووە پردی بڵاوبوونەوەی و ئاینە و بەرەو ڕۆژهەڵات و باکووری ئاسیا. ئیسلام هەر لە سەرەتای دروستبوونیەوە بە چەندین هۆکار گەشەی سەن. یەکێک لەوانە پێگەی خێڵەکەی محەممەدی بانگەشەکەری ئەم ئاینە بوو هەروەها بەهۆی چەندین پێکدانی خێڵەکە لەو جوگرافیایەدا تێیدا سەری هەڵدا بوو زوو ئەم ئاینە توانیت لە ململانەی خێڵەکانیەوە کەڵگۆر بگرێت و پانتایی هێژمونی خۆی لەناو بڕێک لە خێڵەکانی ئەو ناوچانە بکاتەوە و دیارە دواترەکانیش هەروەک لە نێو ئەو ناوچانەدا زۆر نامۆنە بوو بە زەبری هێز و بڕێ کاتیش بە قسە و ترساندن و تۆقاندن و بەڵێن و پەیمان و جێگەی خۆی ڕۆژ لە دوای ڕۆژ قایم و قایمتر کرد. ئەمە و دوای مردنی محەممەدیش جێگرەکانی یەک لە دوای یەک لە هەوڵی گەورەترکردنی پانتایی دەسەڵاتیان هەنگاویان ناو یەک بە یەک وڵاتیان داگیر کرد و لە سامان و ماڵی خەڵکی ئەو ناوچانەی کە داگیریان دەکرد کەڵکیان وەردەگرت و ژن و منداڵەکانیشیان وەکو دەستکەوتی شەڕ لەگەڵ خۆیان دەبرد و وەکو مڵکی خۆیان لە بازاڕەکانی مەکە و مەدینە و ئەو ناوچانە کە دەسەڵاتیان تێدا هەبوو مامەڵە و ئاڵوگۆڕیان پێدەکردن. کوردستانیش لەو سەردەمە لە داگیرکاری و بەتاڵانبردنە بە سەرکەوتووی نەهاتە دەر و خاک و ماڵی لەلایەن ئەو هێزەوە داگیرکرا و لەو ڕۆژەوە کەلتور و ژیان و ئازادی تاکی کورد بەرەبەرە تووشی داڕمان و کەمبوونەوە و لە ناوچوون ڕۆیشت. کە مەسەلەن بەحسی هاتنی ئاینی ئیسلام دەکا وەورێوە وارۆ وەرێنە گروسیە وەرۆ دوێ سەرینە باشکرا باسی ئەوەت بۆ دەکا پیرشالیارەوە پێش ئەوەشمان هەیە ئێمە پێش ئەوەش مەسەلەن باس لەو شیعرە دەکرێت کە ڕەشید یاسەمی لە کتێبەکەی خۆی کورد وەڕیشەی نەژادی و پەیوەستێکی تاریخی ئەو هێناوێتی ئەگەرچە دیارە ڕەشید یاسەمی بە مەبەستی تایبەت بە دیدگای تایبەت بە بۆچوونی تایبەتەوە و کتێبەی نووسیوە و ئەجندای تایبەتی خۆی هەبووە بەڵام باس لەو شیعرە دەکرێەوە زۆر کەس باسی دەکات ڕەنگە ئەم شیعرە جەعلیش بێ بەڵام حتا ئەگەر جەعلیش بێ ئاماژەیە بۆ ئەوەی واقعیەتێک هەبووە لەسەر ئەساسی و واقعیەتە و شیعرە خوڵقاوە ئەگەر بە ئەدەبی زارێکی و بە تاریخی زارێکیش حسابی بکەی دیسانەوە ناکرێت لە خوێندنەوەی مێژووی ناوچەکە لە تەعینکردنی ئەو ساختارە فەرهەنگی و سیاسی و اقتصادیانی بووە لەم ناوچە و بۆ دۆزینەوەی ڕێگەزەکانی بە تایبەتی ڕێگەزە کولتوری و دینیەکان تۆ نادای بگری باشکرا باسی هێرشی عەرەب دەکا بۆ ناوچەکە دەڵە زۆر کاری عەرەب کردنش خاپور گنای پاڵەی هەتا شارە زور بەوردی شەرحی دەدا ئەو جوگرافیایەی کە کەوتۆتە بەر پەلاماری سوپای ئیسلام و باسی لەوە دەکا ئیسلام کە هاتووە ئاتەشگەکان دینی زەردەشت سمبولەکانی ئەو دینە و ئەو نەمادانی کە لەو دینەوە بوون کەوتۆتە خەتەرەوە کەوتۆتە مەترسیەوە ئەمە واقعیەتێکە ڕەنگە بە وێرانکردن بێ ڕەنگە بە مەنەح بێ ڕەنگە بەدان لە سەردانانی جزیە و خەراج بێ کە دیارێکە لە شێوەکانی ئیسلام ئەوە بۆ لە سەرەتای هاتنی خۆی بۆ ئێران و بۆ شوێنانی کە لەشکرکەشی بۆ کردوون و بە شێوەی لەشکرکەشی داگیری کردوون بە سێ جۆر تەعاملی لەگەڵ خەڵکەکە کردووە یا قبولکردنی دینەکەیان دینی ئیسلام و وازهێنان لە دینی خۆیان و هاتنە سەر و باوەڕی کە سوپای عەرەب و ئیسلام هێناوێتی یا قبولکردنی جزیە و دانی
باج و خەراج و جزیە بە خاترەوەی کە مسڵمان نابن یا شەڕکردن و بە ئیسلاح داگیرکردن بەو سێ شێوەیە تەعاملی لەگەڵ یا کردووە کە دەبینین کۆمەڵی فاکتەر هەیە ئەنی ئاوا کۆی بکەمەوە باسەکە لەو دەڤەری کە کوردستانی ئێستا بووە لەو جوغرافی سیاسی و ئینسانی کە ئێمە باسیکەنەوە تا لە جوغرافی سروشتێکی کە باسی دەکەین ململانی ئاینی هەبووە چەند ئاین هەبووە کەلتوری تایبەت هەبووە خەڵک هەبووە ژیان هەبووە پێک هاتێکی ئابووری و اقتصادی هەبووە ڕواڵەتبەندیە کە دیارە ساسانیەکان بەسەریا حکومیان کردووە لەم ڕواڵەتبەندی کۆمەڵایەتیدا بەرهێنانەوە گوتاری تایبەت هەبوو دینەکان لێکیان داوە تەزاروبی ئارا هەبووە کەلتوری نەتەوەیی هەبوو دیارە کە دەڵێم نەتەوەی مەبەستم بە پێوەرێکی ناسیۆنالیزمی مۆدێرنی قەرنی 2020 ئیمڕۆژەی نییە مەبەستم ئەوەیە نیشتیمانی ویستی زێدویستی و خۆویستی و کەلتورویستی بەو معنایە باسی دەکەم نە بە معنایەکی دیکە لەو سەردەمەدا ئەمانە هەموو واقعیەتەوەی کە هەبوون جگە لەو وەزعیەتە اقتصادیشی کە باسمان کرد کەوابوو ململانی هەم فەرهەنگی و دینی هەبووە هەم ململانی اقتصادی هەبووە هەم وەزعیەتی کاستی کە لە ئێراندا هەبووە ئەمانە کۆمەڵشت بوون لەم دەڤەرەدا کە لەسەر پێکهاتەی وڵاتی ئێمە کاریان کردووە لەبەرەوە دەبینین ئەگەر دینێک دێت یا هەر شتێکی کە ڕوبەڕووی ئێرە دەبێتەوە زۆر ینی پرسیارێکی زۆر ناقص و نەزۆکە کە بیر وا بکرێتەوانە بەڕاستی مەسەڵەن خەڵکی ئەم ناوچەیە لە بێدینی لە بێکەلتوری لە بێ ساختاری لە بێ پێکهاتەی باوەشیان کردوێتەوە بە ئەوەی هێرشێکی عەرەب بێت و سوپای عەرەب بێت و دینێکی تازە بێت و لەم وڵاتەدا جێگیر ببێت شتیوان ناکرێ شتیوان نەگونجاوە ئەوانەی ئەو پروپاگاندانە دەکەن نایەنەوەی خوێندنەوەیکی بێلایەنە و وردیان هەبێ ئێمە دەزانین لە وڵاتی عربستان یاوا با بڵێن لە نیمچە دورگی عربستاندا دوای ئەوەی کە پێغەمبەر دەبێت بە پێغەمبەر و درودی خوای لەسەر بێت و دێت و بەرپرسایەتی بڵاوکردنەوەی دینەکەی خۆی قوبوڵ دەکاتوە دوای ئەوەی کە دەڕوات لە مەکە کۆش دەکات و دەچێتە مەدینە و لە مەدینە و پەیمانە بەناوبانگە دەبەسێ بەناو میساقی مەدینە هەموو پەیوەندی کۆمەڵایەتیەکان و هەموو پەیوەندی سیاسیەکان و کۆی ساختار و پێکهاتەی نیوچە دورگی عەرەبی دەگۆڕێ ئەگەر تاو سەردەمە کۆمەڵی خێڵ بوون ئەم کۆمەڵە خێڵا لە ڕێگەی بازرگانیکی زۆر بچکۆلە لە ڕێگەی ڕێگایی ناپێشکەوتوو بیابانی و کۆمەڵێکشتی زۆر ئبتیداییەوە توانیوێتیان مەسەلەن شەبکەیەکی بازرگانی لە قوڵۆقی ناموتمئینی بێداهات و دەرامەت بۆ خۆیان تەسبیت بکەن لەم دەورەدا وەزعیەتەکە دەگۆڕێ وەزعیەتەکە وای لێدێ لە مەدینە بنەچەی دروستبوونی دەوڵەتێکی سیاسی لەدایک دەبێت کە بنەچەکەی لێک دێت و لەدایک دەبێت دیارە خەڵکێکی زۆری لێکۆ دەبێتەوە پێداویستی تازە سەر هەڵدەدا ئەوەڵین دەرکەوتنەکانی بوونی پێداویستی شەڕی بەدرە شەڕی بەدر کە دەکرێت دەستکەوتێکی زۆر گەورە بەدەست ئیسلامەکان دەکەوێت چ لە ڕووی مادی و اقتصادیەوە چ لە ڕووی حتا فەرهەنگیەوە دەبینین کە ئەو ئەسیرانی کە دەگیرێن داوایان لێ دەکەن خەڵک فێری خوێندن و نووسین بکەن و بێنن بواری فێرکاریەوە ئەمە دەستکەوتێکی کە تۆ ناتوانانی چاوی لێ بپۆشی ئەم پێکهاتەیە شکڵ دەگرێ بۆ بە قۆناغهای جیاوازدا تێدەپەڕێ یەک لەو قۆناغانی کە دەبڕێ ئەوڵەن ڕوبەڕووبوونەوە و بەرخۆدان و خەبات لە نێوخۆی نیمچە دورگی عەرەبیدایە لەم ڕوبەڕووبوونەوە و بەرخۆدان و خەبات لە نیمچە دورگی عەرەبیە خەبات لەگەڵ پێکهاتەیەکی هۆزەکی لەگەڵ پێکهاتەیەکی خێڵەکی کە لەسەر خوێن لەسەر تەعەسوبات لەسەر کۆمەڵێکشتی زۆر 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 سەرەتایی پێکهاتووە و لەسەر تەعامڵێکی زۆر غەڵەت لەگەڵ بەشێک لەگەڵ ئافرەت لەگەڵ کۆمەڵێکشتی تر ئەمانە پێکهاتوە ئەم خەباتە دەست پێ دەکات سەرەتا ئەم خێڵانە متیا دەکرێن شەڕەکانی ناوخۆیان دەست پێ دەکات و غەزواتی کە بەناو غەزواتی ئیسلام مەترەحەوە ئەوانە دەست پێ دەکات و بنیادی دەسڵاتێک دەدرێت کە ئەم دەسڵاتە ساغ دەبێتەوە بەسەر نیمچە دورگی عەرەبیدا کە ساغ دەبێتەوە دوای وفاتی حەزرەتی محەممەد درودی خوای لەسەر بێت دیسانەوە دەبینین ئەم دەوڵەتە پان بووەتەوە گەورە بووەتەوە ئەم دەوڵەتە بە ئەندازەی پانبوونەوە و گەورەوی بوونەوەی خۆی پێویستی هەیە داوا دەکات مەصرف دەکات بۆ داواکردن و بۆ مەصرف پێویستی بە کۆمەڵێشت هەیە یەک پێداچوونەوە و ڕێخستنەوەی شەبەکەی بازرگانی خۆیەتی بۆ پێداچوونەوە و ڕێخستنەوەی شەبەکەی بازرگانی خۆی پێویستی بە دۆزینەوەی سەرچاوی تازە هەیە پێویستی بە داهاتی تازە هەیە پێویستی بە سەرزمینی تازە هەیە لەم چوارچێوەدایە کە نیمچە دورگەی عەرەبی کاتی کە جوابی ناداتەوە مەجبورە ئەم کارە بکە ئەمە لەلایەکی تریش دەزانین ئیسلام کە هاتووە هەر لە سەرەتاشەوە ئەومان بیر نەچێ محەممەد خۆی نامەدەنێرێ بۆ قەیسەری ڕۆم و بۆ
ئیمپراتۆری ساسانی و داوایان لێ دەکات کە ئیسلام بن و مسلمان ببن و ئەگەر مسلمان نەبن ڕۆژێکی زۆر خراپ چاوەڕیان دەکات لە داهاتوودا و هەر لەو سەردەمەوە مژدەی داگیرکردن یا بەسڵاحکردنەوەی دەرگاکانی ئێران و ڕۆم بەڕووی خۆیاندا و بەڕووی ئیسلامەکان داباز دەکات ئەگەر من پێ دەڵێم داگیرکردن چون لە داگیرکردن زیاتر بەڕاستی کەلیمەی شیاوتری بۆ شک نابم و هەر داگیرکردنە لە لەفافەی ئیدۆلۆژیدا بێ لە لەفافەی عەقیدەتا بێ لە لەفافەی بەدەستێنانی سەرچاوی تازە بۆ ئابووری و اقتصاد و جۆرشتانە بێ ئەوەیە تۆ تا بۆ پێوەرش بپێی لەو دەمەدا لە عەرەبستان نەوعێک لە اقتصادی تێکەڵا هەبووە ئەگەر سەیری بکەیت ئەتوانین بڵێ اقتصادێکی تێکەڵی بەردەداری مەڕداری بەرەو نازانم جۆرێک لە دەرەبەگایەتی محەلی هەبووە کە ئەمە تێک دەشکێت ئەسقانەکانی ورد دەبێ بەیەکدا ئیسلام وردی دەکاوێکە چەتەی نامێنێ ڕێگری نامێنێ تاڵان و بڕۆ نامێنێ دەیەوێت گیانێک دروست بکە گیانی یەکبوون و گیانی یەکێتی و جۆرێک لەنێو شبهەی جەزیرەی عەرەبستانە جۆرێک پاراستنی ئەمنیەت و سامانی یەکتری بێ کە ئەم باراستنی ئەمنیەت و سامانە لەنەو خۆیاندا دەیانەوێت تەرویجی بکەن قاعدەتەن احتیاجی بەوەی لە دەرەوە سامان بەدەست بێنێ لە دەرەوە شت بەدەست بێنێ دیارە داوبانگی ئێرانیش و دەڤەری کوردستانیش کە بەشێک بووە لە حکوومەتی ساسانیەکان ئەو دەمە بیسراوە و تەجروبەی تاریخیشیان هەیە لەم زەمینەیەدا ئەو نەبێت تەجروبەی تاریخی نەبێت مەسەلەی حیرەیە حیرە وەک ئەمارەتێکی چکۆلە لە ڕۆژئاوای دەوڵەتی ساسانیەوە کە وەک سەر بە ساسانیەکان بووە شارێک بووە یا با بڵین ئیالەتێکی چکۆلە بووە کە منزەر بن نەعمان و ئەمانە حکمیان کردووە ئەم وەزعیەتە نمونەیەک بووە لە جۆری ژیانی خەڵکانی لە دەرەوەی بازنەی شارستانێتی نیمچە دوورگەی عەرەبی کە نیشانی داوە ئەکرێ باشتر بژیت ئەکرێ خۆشگوزەرانتر بیت ئەکرێ ئابووریکی باوەڕ پێکراوتر تۆکمە تروە بە بەرهەمتریشت هەبێ و ممارەسەی بکەیت و نەوەی تەجروبەی عەمەلی داناوە لە بەرامبەر نیمچە دوورگەی عەرەب و عەرەبەکاندا ئەم وەزعیەتە بەڕوونی نیشانی دەدا کە دەکرێت تۆ کاری وا بکەی بعد گەورەبوونەوەی ئەم دەوڵەتەوە فراهەمبوونەوەکەی اقتیزا دەکا کە ئەم کارانە بکرێت دوایەوەی کە ئەبوبەکر دەبێتە یەکەم جێگیری پێغەمبەر یەکێک لە ئەوەڵین خەلیفەکان کە بە خەلیفەی ڕاشیدین بەناوبانگن سەرەتاکانی ئاشنابوونی ئیسلام لەگەڵ دەڤەری کوردستان و لەگەڵ دەسڵاتی ساسانی دەست پێ دەکات لەم دەوروبەرەدایە کە نازان بڵێم لە ڕێکەوتێکی عەجیب و غەریبدا کە شەڕی زیقار دروست دەبێ لە شەڕی زیقاردا کە سوپای ئێران بەدەست خێڵێکی عەرەب دەشکێ غەوغایەکی عەجیب دروست دەکا ینی ئەوڵەن ڕۆحیە و باوەڕ بەخۆبوون و ئیتمینان خاترێک و توانای و دەسڵاتێک دەبەخشێ بە عەرەبەکان کە توانیوانە مەسەڵەن سوپای ئیمپراتۆریەتێکی عەزیمی وەک سوپای ساسانی تێک بشکێنن ئەمە وایان لێ ئەکات جەریئتر بن نەترستر بن ئەبوبەکر دوایەوەی ئەو خێڵانی کە لە دین هەڵەگەڕێنەوە قیام دەکەن شۆڕش دەکەن تەمەڕوت دەکەن سەرکوب دەکا ئەوەڵین سوپاکانی بەرەو منتقی عێراق دەنێرێت و وردە وردە ئاشنایی دەست پێ دەکەن لە سەرەتای ئەمانە ئەو شەڕانەی کە مەسەڵەن شەڕی زیقارە کە ئاسڵم کردی و هەندێک شت کە لەو اتفاقت دەکەوێت عەجیبەکەی ئەوەیە کە مەسەڵەن سوپایەکی وەک سوپای ساسانی لە هۆزێکی عەرەب شکست دەخوا دیارە ممکنە هۆزە عەرەبەی کە لەوێ بوون ئەنگیزیان زۆرتر بووبێ و توانمەندی و پتانسیێلی شەڕیان لە خۆیانەوە زۆرتر ببێ و مەسەلەی کە پێش دێ ئەمان بڕوو بە حیرە دەڕۆن حیرە دەگرن حیرە دەکەوێتە دەست ئیسلامەکان دوا بە دوای ئەوەیە کە ئیسلام بەرەو منتەقەکە هەڵدەکشێ بەرەو منتەقەکە کە هەڵدەکشێ شەڕ دەگاتە حەدێکە پێشووتری ژووتم لە قادسیە بۆ چەند مانگ گەماروی تیسفۆن دەدەن کە دەکەوێتە باشووری بەغدای ئێستا و لەوێ تیسفۆن بەهۆی چەند مانگ مقاومەتێکەوە زیاتر ناتوانێت بیکات دەگیرێت و ئیسلامەکان دەیگرن. محەممەد لە ساڵی 1632 زاینی کۆچی دوایی کرد بەڵام بەر لەوەی بەخاک بسپێردرێت کۆمەڵێک لە شوێن کەوتوانی لە کەپری بەنی ساعد ئەبوبەکری کوڕی سدیقیان بە جێنشینی هەڵبژارد بەم ڕووداوەش دەوڵەتەکەی محەممەد کۆتایی هاتوو دەسەڵاتێک لە شوێنەکەی دامەزرا کە دواتر بە دەوڵەتی خەلافەتی ڕاشدی ناسرا ئەبوبەکری سدیقیش بووە یەکەمین بەڕێوەبەر یان دەسەڵاتدار یان خەلیفەی ئەم دەوڵەتە لە دوای ئەبوبەکریش کەسێکی دیکە بە نێوی عومەری کوڕی خەتاب جڵەوی دەسەڵاتی گرتە دەست قەلەمڕەوی نەخشەی سیاسی ئەم خەلیفەیەی دەوڵەتی خەلافەتی ڕاشدیش 3 سنووری بەزاند 1 سنووری وڵاتی شام 2 سنووری وڵاتی میسر
بەرەو مەغریبی عەرەبی و ئافریقا. 3. سنووری کوردستان بەرەو وڵاتی فارس و هیندوستان و هەرێمەکانی ئاسیای ناوەڕاست. یەکێک لەو ڕێگە گرنگانەی کاریگەری گەورەی لەسەر سوپای عەرەبی ئیسلامی دروست کرد هەرێمی چیا یان بەواتە نوێیەکەی کوردستان بوو. بەر لەوەشە و سوپایە بگاتە کوردستان ڕوبەڕووی شەڕێکی گەورە بووەوە کە بە قادسیە ناسرا. ئەو شەڕەی لە ساڵی 638 زاینی بە سەرکردایەتی ڕۆستەمی فەرڕوخزاد ڕوویدا. دوای 4 ڕۆژی شەڕ بە سەرکەوتنی عەرەبە موسڵمانەکان و شکستی ساسانیەکان دوای هات. ئەم شەڕە مێژوویەش ڕێگای بۆ سوپای عەرەبی ئیسلامی خۆش کرد بەرەو ناوچەکانی کوردستان و وڵاتی فارس پێشڕەوی بکەن. بەمەش ئاسۆیەکی ڕوون بۆ دەوڵەتی ئیسلامی هەڵهات بەوەی بە فراوانبوونی سنووری دەوڵەتەکەیان بنەماکانی ئابووری لە خەراج و جەزیە و زەکات زیاد و گەشەیان کرد. سەرکەوتنی شەڕی قادسیەش سەرکەوتنی شەڕی حیلوانی بەدوادا هات کە قەحقاعی کوڕی عومەر لە ساڵی 638 زاینی سەرکردایەتی کرد. بەم ڕووداوەش پەیوەندی سوپای عەرەبی ئیسلامی بە کوردستانەوە دروست بوو. دوای ئەو ڕووداوانەش لە ساڵی 639 زاینی شاری تکریت داگیر کرا. کاتێکیش هەواڵی سەرکەوتنە کتوپڕ و چاوەڕوان نەکراوەکانی سوپای عەرەبی ئیسلامی گەیشتە خەلیفە لە شاری مەدینەی پێتەخت، گەیشتە ئەو قەناعەتەی سوپای ئیسلام لە توانایدا هەیە سنوورەکانی کوردستان و ئێران ببەزێنێت. هەر بۆیە سوپایەکی گەورەی لەژێر سەرکردایەتی عەیازی کوڕی غەنەم بەرەو هەرێمی چیا واتە کوردستان نردوو. بیری داگیرکردنی کوردستان کەوتە دەستوری کاری دەوڵەتی عەرەبی مەدینەوە. چەند شەڕی گەورە دەبێت یەکێک لەوانە شەڕی زەنجیرە، شەڕی ئەلیسە، شەڕی زیقارە، شەڕی قادسیەیە، ولی ئاخرین شەڕێکە لە بینی دەسڵاتی با بڵێن ئیسلامیکانە دەست پێ دەکات و لە هاتنی سوپای ئیسلام بۆ کوردستان دەست پێ دەکات شەڕی نەهاوەندە. دوای شەڕی حەلوان کە دەست پێکە یعنی قەسی شیرینی ئێستا شەڕی نەهاوەندە کە بۆ هەمیشە کۆتایی دێنێ بە دەسڵاتی ساسانیەکان و لەو شەڕەدا پێماوێت لە ساڵی 642 میلادیدا سەر دەکەوە، ینی سوپای ئیسلام سەر دەکەوێت بەسەر دەسڵاتی یەزدگرداوە. ئیتر مقاومەتێکی وا نامێنێ، مقاومەتێکی بەو سوورەتە نامێنێ کە سوپایەکی منسجمی یەکدەست بتوانێت بێتوە مقاومەت کار لە مقابل سوپای ئیسلامدا. لەم دەمەدا ئەوانەی کە ڕوو دەدەن ئەو شتانی کە دێنە پێشەوە شۆڕشە مەحەلیەکانن. تا ساڵی 650 ئەگەر بە هەڵەدانە چ بم پێم وایە بەخودی یەزدگرد دەمرێت لە مرد لە بین دەچێت بە هەرحاڵ هەرکەس ڕەوایەتێکی لێ دەگەڕێتەوە کە دەڵێ ئاشوان کوشتی کە دەڵێت چ بوو یەکێ دەڵێ فڵان بوو، بەڵام بەرحاڵەوە بەرەو مەرب دەچێوە ئەو سپاسالاری مەرگ کە لەوێ فەرماندەر دەبێت زۆر ڕووی پێ ناداتەوە ئەویش بەڕاحەت هەوڵ دەدا لە بینی بەرێ کە لەوێ خۆی دەزێتەوە لە کارسەتی کە لە بین دەچێت. لە ساڵی 650 تر کۆتایی دێ بە هەموو شتێ دەست بە مقاومەت دەکا، مقاومەت های مەحەلی، بەڵام کە یەزدگرد خۆی دەبرێ مقاومەتە مەحەلیەکانیش زائفتر دەبن. زۆر لە مێژوو نووسان باسی ئەوە دەکەن لەو سەردەمەدا عەرەبەکان کە دێن زۆر تێکەڵی خەڵکی ئێران نابن یا زۆر تێکەڵی خەڵکی کوردستان نابن چون مەکۆی نەزەری ئێمە کوردستانە، بە کۆمەڵی هۆکار تێکەڵ نابن. یەک ئەوان وەک سوپایەکی پێمان خۆش بێ و پێمان ناخۆش بێ، وەک سوپایەکی داگیرگەردێن، وەکو سوپایەکی داگیرکردێن خەڵکەکەی ئەتیمادی پێیان نییە، خۆشەویست نین، خەڵکێک نین کە بتوانن مەسەڵەن لە دڵی ئەو خەڵکی کە داگیریان کردو جێگەی خۆیانیان کردوێتەوە ئێستا ئەگەر بیشیکەنەوە بۆ کتوپڕی و خێرایە ناکرێتەوە. خراپ نییە بزانین ئێمە مەسەڵەن شەڕەکانی بینی ئیسلام و ساسانی لە سەرەتای دەسڵاتی ئەبوبەکرەوە دەست پێ دەکات لە دەورانی عوسماندا تەواو دەبێ و تا خراپ نییە بزانین دوای 200 ساڵ ئاخرین نوختەکانی ئێران و ئەو پەڕی ڕوودخانە و ماوەڕە ئەنارەکەوێتە دەسڵاتی ئیسلامی. بەسەم پرۆسەیە پرۆسەیەکی زۆر درێژخایەن بۆ پرۆسەیەک نەبوو کە یەک شەو یەک دەقیقە بدا. بەرحاڵ کە دێن زۆر تێکەڵی خەڵک نابن بۆ خۆیان لە دەرەوەی شارەکان کۆمەڵێک سەربازگا دروست دەکەن کە لەو سەربازگانەوە کۆمەڵی شت تاقیب دەکەن لە ڕاستیدا. یەک ئەمانە دەبنە بازوویەکی چەکداری بەهێزی ئیسلام بۆ وەرگرتنی جزیە، بۆ وەرگرتنی خەراج، بۆ ئەوەی کە هەمیشە وەک هێزێکی ئاسەربازی ئامادە بن ئەگەر لە هەر شارێک لە هەر دەیەک لە هەر گوندێک لە هەر دەڤەرێک سەرهەڵدان و بەرخۆ هەڵدانێک بوو سەرکوتی بکەن و ئەمەلەن ئەو کارش دەکەن و بەو شێوەیە تەعامل لەگەڵ خەڵک دەکەن کە دێژن ئەوەی کە لە ناوچەکەدا دەیبینین ئەو تەکەسوورە فەرهەنگی دووچاری جۆرێک تێکشکان دەبێت.
ئەو چەندایەتی فەرهەنگە ئەخرێتە پەراوێزەوە پاشەکشەی پێدەکرێت مەسەن تۆ ئەگەر مەسیحی دەبێت جزیە بدەیت دەبێ خەراج بدەیت دەبێ باج بدەیت دەبێ ماڵیات بدەیت و زۆر شتی دیکە ئێمە لە اقتصادی ئەو دنیای ئەو سەردەمەدا بیر لەوە بکەینەوانێ کە مەسەلەن وەرگرتنی جزیە لە کەسێکی کشاوەرز کە بە ئێبتیداییترین وەسیلەی ژیان توانیوێتی کشت و کاڵکاوە ژیانی خۆی و بنە ماڵەکەی بەرێت بەڕێوە چ بارێکی گران لەسەر ئەو خانەوادە دروست دەکات و دەبێتە چ میکانیزمێک بۆ ئەوەی خەڵک یا ئەو خەڵکە فەقیر و کەم داهات و کەم دەستەی کە لەسەر دینیشی دیکەن جگە دینی ئیسلام بەهۆی فاکتەری اقتصادیەوە ناچار بن بۆی بکشێنەوە یعنی کە جزیە دادنرێ جزیە میکانیزمێکی بیرلێکراوەیە بۆ پاشەکشەکردنی خەڵکانێک لەو سەردەمەدا کە جگە دینی ئیسلام دینێکی تریان هەیە و نەبێت تەنها وەرگرتنی ماڵیات یا خەراجێکی سادە بێ میکانیزمێکە کە پێشتر بیری لێکراوەتەوە تۆ لە اقتصادی ئیبتیدایی ئەو سەردەمەدا کە سەیری دەکەی بەڕاستی قابل تەوەجووە جزیان دەخەنە سەر بۆی پاشەکشیان پێ بکەن بەردەوام تەشویقیان دەکەن لەلایەکەوە زبان و کەلتور و شناسیان دەچێتە کەنارەوە زبانی عەرەبی دەبێتە زبانی ڕسمی دەبێتە زبانێکی کاری پێ دەکرێت لە کاتێکا کە زەڕینکۆب دەڵێ زبانی عەرەبی زبانێکی خەشن بوو سەلیس نەبوو ڕەوان نەبوو و نەیدەتوانی کار بکات دوو قەڕن سکوت زۆر بە وردی باسی ئەوانە دەکات دەڵێ ئەم زمانە بە زۆر خۆی سەپان باز لەوە دەکاڵی وان نییە کە دەرگاکانی ئەم وڵاتە کرابێتەوە بە گوڵ و بە گیا و بە پەرچەمی سەفیدەوە چوو بن و داوایان کرد بێت کە سوپای ئیسلام بێت بۆ ئەم وڵاتەوە بۆ ئەم دەبەرە باس لەوە دەکات لە هاتنی ئیسلام بۆ ئێران یا بۆ سەرزەمینی ساسانیەکان 300,000 کچوژن بە ئەسیری دەژێرێن 300,000 کچوژن کە بە ئەسیری دەگێرن و ڕاگوێز دەکرێن چیان لێدێ ئاماژە بەوە دەکات دەڵێ 600,000 لەمانە 600,000 لەمانە دەنێرێن بە دەرباری خەلیفەکانی ڕاشیدین لە مەکە و مەدینە و لەوێ وەکو بەردە دەفرۆشتێن و تعاملی اقتصادی و بازرگانیان پێوە دەکەن جگە ئەم تعاملە 900 وشتر بەباری خەراج و زێڕ و زی و ئەو شتە گرانبەهانەی ئەو سەردەمەوە دیسان ڕەوانی ئەو وڵاتە دەکرێت و لەم وڵاتەوە دەچێت لەبەرەوە عامل اقتصادیەکە لێرەدا بەڕۆشنی خۆی نیشان دەدات و بەرجەستە دەبێتەوە کە مەسەن توجارەتی بەردەداری وەرگرتنی خەراج وەرگرتنی فدیە وەرگرتنی جزیە ماڵیات و زۆر شتی تر دەبینین کە ئیسلام ئەو شەبەکە بازرگانیە قەویەی کە بۆ دروستکردنی بنیادی دەوڵەتێکی محکەم احتیاجی پێیەتی و ئێوە کاری لەسەر بکە دقیقاً لە حملە بە ئێران بەدەستی دێنێت لە سەردەمێکا کە لە عەرەبستان سڵحی حەدیبیە دێتە پێشەوە و لە ساڵی 628 ئەگەر هەڵام نەکردبێت ئەو سەردەمەیە کە شەڕەکانی ڕۆم و ساسان تەواو دەبێت یعنی ئیسلام بنیەی اقتصادی پەیدا دەکات پێکاتی سەربازی خۆی کۆ دەکاتەوە خۆی ئامادەی شەڕێک دەکات دەزانین لە بینی حکوومەتی ساسانی و لە بینی ئیمپراتۆری ڕۆمدا لە 620ەکانەوە تا 628 شەڕێکی فەرسایشیە 10-12 ساڵ شەڕێکی توندا ئەم شەڕە هەزینەیەکی زۆری بە ئێران تحمیل کردووە وەزعێتی نائەمن کردووە اقتصادی متەزەلزل کردووە مردمی خەستە کردووە وەزعێتی ئێران لە ڕووی اقتصادی و وەزعێتێکی نامەطلوبە سوپاسالار هەر یەکە بۆ خۆی ئیالەتێکی داگیر کردووە وەزعێتێکی ناهەمگون هەیە تەجایەتی دین هەیە خسرۆ پەرویز سەرڕۆیەکی زۆری کردووە لەو فاصلەی کە ئەو دەکوژرێت تا هێرشی ئیسلام 12 پادشا لە ئێراندا دەگۆڕێ قیامی بەهرام چوبین و زۆر مەسئلەی تر و زۆر فاکتەری تر هەن کە دەتوانن بەرحاڵ لە ئەو هۆکارانە بن کەوایان کرد وەزعیەتی منطقە ژینگەی ئێمە وەکو کوردستان و حکوومەتی ساسانیەکان بە عام زەعیف بێت لە مقابل و هێرشیدا کە ئیسلام کردی بۆ ناوچەی کوردستان یا بۆ ناوچەی ساسانیەکان لەبەرەوە نەتوانم سێ شت نەتیجە بگرم یەکێکەوەی کە پێش هاتنی ئیسلام بۆ ئەم ناوچەیە ململانی دینی و فەرهەنگی هەبووە ساختار و تعاملاتێکی مشخصی اقتصادی و شەبکەیەکی بازرگانی گستەردە هەبووە و لەم وڵاتەدا سیستەمێک هەبوو و شناس و کەلتورێک هەبووە بە گەورەبوونەوەی دەسڵات لە نیوچە دورگەی عەرەبستانە پێویستیان بە اقتصادێکی فراوانتر هەیە پێویستیان بە دروستکردنی شەبکەیەکی بازرگانی نیرومەند هەیە کە ئەم شەبکە بازرگانی نیرومەندە بتوانێت مایحتاجی ڕۆژانەیان بۆ تەمین کا و بیهێنێت لەسەر ئەم ئەساسەوەیە کە دێن ڕوو دەکەنە منتقەی ئێران و ڕوومکردن دەڤەری کوردستانی و حساب بکەن مەسەلەن هەر ناوچەی کوردستانی ئەمڕۆ بەو دەشتە پڕپیت و بەرەکەت و بەریرانەوە کە هەیەی بە وەزعێتی شاخ و ئاو و جەنگەڵ و ئاو هەواوە کە هەیەی توانیویتی چه ئیمکاناتێکی گستەردا و چه ئیمکاناتێکی بەربڵاو بخاتە اختیاری خۆلەفای ڕاشیدین و بخاتە اختیاری لەشکری ئیسلام کە هاتوون بۆم ناوە
بێگومان ئیمکاناتێکی فوقالعادەی پێداون ئیمکاناتێکی فوقالعادە گوستەردەکە هیچ وەخت لە ژوورە جزیرەی عەرەبدا نەدەکرا ئەمە بەدەست بێت بۆیان ممکن نەبوو مەسەن ئەو اقتصادە سنەتی کە ئەوان هەبوویان لێرە بوو کە فێر بوون ئەهەمیەتێکی فوقالعادە بدەن بە سنایی دەستیە پیشەسازی ئەوەڵیەکان مانیفاکتۆر ئەو سەردەمەی کە ئەوان هەر نەیان دەزانی مانیفاکتۆر چییە لەم وڵاتەدا مانیفاکتۆر هەبوو کارگای بچکۆلە بچکۆلی دەستی هەبوو کە ئیتفاقن یەکێک لە تایبەتمەندیەکانی حکوومەتی ساسانیەکانەوە بوو کە بە شدت حمایەتی لەم نەوعا کرد لەم نەوعا سنعەتا کرد و لەم نەوعا پیشێ دەستیە کرد عەرەبەکان هاتن دەقیقاً ئەمەیان کرد لە سەدری ئیسلام و خولەفای ڕاشیدینەوە کە دێن و دێنە ئێران یەکێ لەو شتانی کە بۆیان زۆر گرنگ دەبێ وەکو فاکتەرێکی اقتصادی زۆر گرنگ وەری دەگرن لە ئێرانیەکان و ئەحتیمامی پێدەدەن هەرە و سنای دەستیە کە ڕای دەگرن ئەوجا ئەمان کە بە ئیدئۆلۆژیشەوە دێن بە ناوی دینەوە دێن بە ناوی ئیسلامەوە دێن زۆر شت لە ساسانەکان تەقلید دەکەن ئێوە گەستەی بکەن مەسەڵەن حکوومەتی ساسانەکان بە ئیمپراتۆرەکانیان دەوت سێبەری خوا لەسەر زەوی دەقیقاً ئەمە چێتە ناو ئەدەبیاتی دینەوە ئەدەبیاتی ئیسلامەوە بە سوڵتانەکانە وەن زل الله سێبەری خوا ئەمە لە ئەدەبیاتی ساسانیەوەیە کە ئینتقال پەیدا دەکات دەچێتە ناو ئەدەبیاتی ئیسلامی و لە دەورانی خولەفای ڕاشیدیندایە کە دەقیقاً ئەمە وەردەگیرێ هەتا دەورانی کە دێن سکە لێ دەدەن بە شکلی سکەکانی ساسانی لێ دەدەن بە دووڕوو کە شکلی سوڵتانی لێیا و لە ژێریا دەنووسن سێبەری خوا و فەرماندەی خوا وەکیلی خوا لەسەر زەوی یعنی هەتا ڕسمی دیوانداری و ڕسمی زەربی سکە و ئەو کەلتورە پێشکەوتوترەی کە لێرە هەبوو ئیسلام وەری دەگرێت ینی نامەوێت بڵێم ئیسلام هیچ تەسیر گوزاریکی لەسەر خەڵکی ئێرە نەبووە و کەلتورێکی تازەی نەهێناوە و ئەندیماجێک لە بینی ئەم دوو کەلتورەتان نەبووە نا قەتعاً شتیوان نامێ بڵێم دەبووە دیارە لە کاتی خۆشە دێنە سەر ئەوە باسی دەکەین کە ئیسلام توانیوێتی مەسەن زۆر شت بشکێن یەکێک لەو شتانی کە مەسەن لە وڵات لەو سەردەمەدا کە زۆر گرنگ بوو و زۆر مەسەلە بەر ئەو کاستە تەبەقاتی بوو کە ئاماژەمان پێدا ئەسڵ خودی نەمانی ئەم کاستە هەنگاویشی گەورە بوو بۆ پێشەوە بەڵام ئەم بەتەنها کافی نییە دیارە لە کاتی خۆی دێنەوە سەر ئەمە کە چۆن توانیوێتی خزمەت بکاوی بکە بەڵام لە هەمان کادا وەختی کە دێ ئێمە مەسەلەن هەروەها ئەگەر ئاوڕێک دیسان لە زێ ڕنگ و بینەوە لە دوو قەرز سوکوتەکەیدا دەڵێ مەسەلەن لە بەڵخ کتێب سوزیان کرد کتێب سوزی مخەکانیان هەموو سووتان و بەجارێ وێرانیان کردن و هەروەها باس لە کتاب سوودانی نیشابور دەکە هەم ئەو هەم ئەحسانیار شاتر بە وردی باسی ئەو مەسەلانە دەکەن کە چۆن بووە دیارە ئەمە سابقەیەکی تریشی هەبوو لە مێژوودا باس لەوەش دەکرێت کە جاریکە لە ئەسکەندەریە دەستور دراوە کە کتێبخانەی ئەوێ بسووتێنرێ مەبەستەمەوەی ئەم وڵاتە وڵاتێک بۆیە بە کوردستانیشەوە کولەن وڵاتێکی پێشکەوتوو بۆ وڵاتێک بۆ کە ساختاری خۆی هەبووە ڕاڵەتمەندێکی اقتصادی و اجتیماعی هەبووە لە تەزاروبی ئەم دوو هێزەکە لە یەکیان داوە بە هەر نەوع حسابێکی جۆرە داگیرکردن ئیتفاق کەوتووە لەم جۆرە داگیرکردنە قەتڵ هەبووە کوشتن هەبووە ئەسیرکردن هەبووە چەپاول و تاڵان هەبووە سەرکوتی زبان و کەلتور و فەرهەنگ و ئاین هەبووە کە لە بشکەیندا پێشڵا قسێکی لێکی زۆر سپاس بۆ مامۆستا جەلیل ئازادیخواز و هەروەها بۆ ئێوە بینەرانی خۆشەویست کە تا ئێستا لەگەڵمان بوون بۆ پەیوەندیگرتن لەگەڵ بەرنامەی مێژووی کورد ئێوەی بەڕێز دەتوانن لە ڕێگای لاپەڕەی بەرنامەکە لە تۆڕی کۆمەڵایەتی فەیسبوک پێشنیار و ڕەخنە و تێبینیەکانی خۆتانمان بۆ بنێرن تا پێگەشتنەوەیەکی دیکە بمێنن با خۆشی و شادی کات خۆش.